بینەرانی عزیز بەردەوامین لەگەڵتانە. کاک بورهان بەر لە پشوەکە پرسیاری ئەوم لێ کردی یاسای ئەنجومەنی یاسایش و دەستگای یاسایش لە پەرلەمان بەبێ حزوری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەرچوێنراوە. حەزەکەم ڕای ئێوە بزانم و خەوشەکانی ئەم یاسایە چین لە ڕووی تێڕوانینی ئێوە و چ کاریگەریەکی سلبی هەیە لەسەر کەیسی هاوشێوە. وەڵام من حەزەکەم پێشەم و شتێ بەرچاوڕوونیەک من بە جەنابتان دەربارەی ئەم کەیسی کە یەکێک بوو کاکزانە لەوانی ناوی هاتبوو لەو کەیسەیە خوا لێ خۆش بوو خۆی ئەگەر بینەوە سەر قانون ئێمە قانونی ڕقم 4 و ڕقم 5 2011مان هەیە کە لە 22 ئایاری 2011 لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە دەرچێنراوە و بەپی مادەی 3 بەڵگەی حەوت لە یاسای ژمارە 4 یاسای ئەنجومەنی ئاسایش مهمەی مکافحەی فەسادی ئیداری و مالی دراوەتە دەست ئەم جیهەتە واتە گەندەڵی ئیداری و مالی یعنی اختصاصەکە دراوە بە ئاسایش لە هەمان کاتە ئەگەر بینە سەر ئەوەی باسی ئەوە ئەکرێ بۆ لە دادگایەکی مەدەنی نەبوو ئەمە قانونی سوڵتەی قەزاییە کە لە مانگی 12 2007 بە ناوی قانونی ڕقم 23 و دەرچووە لە مادەی نوێم ئەڵێ دادگاکانی مەدەنی لەمانە پێک هاتوون بڕگەی نوێم دادگاکانی لێکۆڵینەوە ئەگەر بینە سەر مادەی سیویەک بڕگەی دۆکەی ئەڵێ لەسەر پێشنیاری ڕێئاسی ئیستینافی هەر ناوچەیەک بۆ ڕێئاسەتی مەجلیسی قەزا ئاتا ئەنجومەنی دادوەری بۆی هەیە دادگایەک تەعینکە بۆ تاوانێک لە تاوانەکان لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایشیاندانە لەبەر ئەوە دادگاکە دادگایەکی سەربازی نییە دادگاکە بەپێی قانونی سوڵتەی قەزایی دادگایەکی مەدەنیە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بەپێی اختصاصاتیش بەڵێ لە 22 ئایاری 2012 ئەم اختصاصە دراوتە دەست دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش باز لەوە ئەکرێ ئایا من خۆم ڕەم چیە لەسەر ئەم یاسایە طبیعی شتێکێک کە ئیعلام تا ئێستا بەلایان نەچووە ئەم یاسایە ئاوێنەی بیرکردنەوەی سیاسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە تعبیر لە فەلسفەی ئەوانەکە بۆ سیاسەتی حکم لە هەرێمی کوردستانە ڕێی وایە کە پێویستە وەکو لەم دو یاسایە هاتوون گەشتونەتەوە بڕواایە کاک بوران هیچ بەستن بەچی بۆ جەنابتی ڕوونەکەمەوە ئەم یاسایە کێشە هەر لەوان نییە کەیسێکی وەک کاکزانەی خۆلی خۆش بوو ئایدی ئەم دەسەڵاتێ ڕاستەکەن بەپێی قانونەکە حەقی هەیە ئەم قزیە لە ئاسایش بێ بەڵام ئایا ئەمە ڕاستە ئەم اختصاصاتانە بیرێ بەم ئەجیزانە پاراستنی ئاسایشی خۆراک پاراستنی سیستەمی زانیاری ئاسایشی گەیاندن ئەشخاصی معنەوی سندیکا و کۆمەڵەکان پاراستنی ئەمنیەتی پەرلەمان و مەجلیسی قەزا و حکوومەت هەمووی سپێراوە بەم دام و دەستگایە مۆزوعی مخەدەرات لە وڵاتانە مخەدەرات ئەجیزەیەشی سربەخۆی بەخۆی هەیە مکافحەی فەساد ئەم بۆ نمونە ئەم کەیسی کە بە ئیسنادی کردۆتە سەر مادەی 4 یاسای ژمارە 5 و مادەی 3 بەرگە حوتی یاسای ژمارە 4 ئاسایش لەم کەڵم کەیسا مامەڵی کردووە من قەناعەتم وایە وەک هەندێک وڵاتی تر پێویستە ئەمە مؤسسەیەکی سربەخۆی بەخۆی هەبێ جرائیمی خەتیرە بە هەمان شێوە مؤسسەیەکی سربەخۆی بەخۆی هەبێ ئەمانە هاتوون ئەمەیان کۆ کردوێتەوە هەمووی وەک تەونێکی جاڵجاڵۆکە هێنایانەتەوە چی مؤسسەی ئەمنی و مخابراتیە ژمارەیەکی زۆر سەلاحیەتیان پێدراوە کە یعنی من نازانم سیستەمی زانیاری و ئاسایشی گەیاندنی من ئەخەیتە ژێردەسیەوە یعنی حەقی هەیە متابعی مۆبایل و کۆمپیوتەر و خەتی ئینتەرنێتی منیشکە من ئەشخاصی عامم حەقی داناوە بە زۆر حیمایە بۆ مندانێ من لە کاتێکە تۆ ئەجیزەکان تا ئێستا لە وڵاتی ئێمان نەکراوە بە ئەجیزەی نیشتیمانی دەربارەی ئەوەی چەندێ شەرعیەتی هەیە ئەم یاسایە بەڕاستی یاسایان تێپەڕانووە بە 22 ئایاری 2011 دەریان کردووە و نووسراویشە لە مادەی نوێی ئەو یاسای ژمارە 4 کە ئەمە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە وەقایعی هەرێمی کوردستانە کاری پێکرێت تاریخی بڵاوکردنەوەی ئەمە 5 ئایاری 2011 نەشر کراوە واتە نووسراوە 15 جۆزەردانی 2711 کوردی لە ژمارە 127 وەقایعی هەرێمی کوردستان چاپی یەکەم ساڵی 11 بەڵام ئەمە کاتی خۆی ئێمە چەندها دراسەمان لەسەر ئەم یاسایە کرد مقارنەمان کرد هەتا بە ئەجیزە ئەمنیەکانی سووریا و تورکیا و ئێران و ئەمانە من خۆم یەکێک بوو لەوانەی یعنی ئەو سەلاحیەتە زۆرە لەو ئەجیزە ئەمنیە نەشان نییە بە ویژدانەوە کاتی خۆی ئێمە بایکۆتی پەرلەمانمان کرد لە دوای ئەحداسی حەڤەی شوبات لە کاتی بایکۆتی ئێمە ئەم یاسایە هاو تێپەڕێنرا بەڕای من
یاسایەک پەیوەندی بە هەموو تاک و هێز و ئەشخاصی طبیعی و معنەوی و ئاسایشی هەموو کەسێکەوە بێ پێویستی بە کۆدەنجیەک هەیە تەوافقێک لە ناو پەرلەمانە بۆیە ئەوە ئەگەر شەرعێتیشی هەبێ بەڵام شەرعێتێکی ناقصی هەیە بەڕای من دیارمەتی بە نقطەی دووهەم عەرزی جەناب بەڵێ گەر بە کورتی نقطەی دووهەم ئێمە بڕیاری ژمارە سێمان هەیە لە مانگی لە حەڤەی سێی 2011 بەپێی بڕیاری ژمارە سێ نابێ هیچ یاسایەک کە ڕەهەندی نیشتیمانی هەیە وەک یاسای ئاسایش وەک یاسای ئەنجومەنی ئاسایش ئەم یاسایانە بەبێ تەوافقی نیشتیمانی لە پەرلەمانە دەرچێت بەڵام لە دوای یاسای بڕیاری پەرلەمان ژمارەسی 2010 ئەوان ئەم یاسایان دەکرد یعنی احتیاج بە شەرعیەتی ئەو بڕیارە یاسایی پێشوش لەبەرەوەی متەناقیزە لەگەڵ بڕیارەکەی پێشووە بۆیە ئەمە بەڕای من شەرعێتێکی نوقسانی هەیە شەرعێتێکی متەکاملی نییە ئەم یاسای بەڵێ کاکچێ دێمە لای تۆ دادوەرانی سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوە دەڵێن بەپێی مادەی سێهەم بەڕگەی حوتەم لە یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێم دەسەڵاتی لێکۆڵینەوە دراوەتە دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی گشتی سلێمانی و بڕیارەکانیشی دەبێت لە دەستگای ئاسایش جێبەجێ بکرێن لە قسەکانی کاک نەوزاد و لە قسەکانی کاک بورانە بۆمان دەرکەوت یاخود دەتوانین بڵین قسەکانیان بۆنی ئەوەی لێ هات کە مادە بڵین مادەی ئەو مادەی کە لە یاساکەی پارلەمانە هەیە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوە کراوە کاک نەوزادیش ئەڵێت کە هێشتا خەڵک نەگەشتوتە ئەو قەناعەتی کە دەستگای ئاسایش دەستگایەکە تایبەتە بە هەموو هاوڵاتیەک بەڵکو زیاتر حەزب بەسەریدا ساڵە ئایا لە سایی ئەم قسانە ئێمە ئاگەینە چ ئەنجامێک ئایا فعلەن وایە یاخود ئەمانە تۆمەتە من لێرە ئەمێ چونکە بمبورە قەتەتەکەم بڵین قایمقامی کۆچکردووی سلێمانی بە پشتدەستن بە هەمان مادە و بڕگەی یاساکە براوەتە ئاسایش لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە من ئەمێ لێرەیە بە ئاشکرایی ینی هەر بە ڕاشکایی باسی خاڵێ بکەم لەگەڵ هەموو ڕێزما بۆ هەرسێ میوانی بەرنامەکە ئێمە با لێرەیە تەسیسی قەزیەکە نەکەین ینی با بەڵێ ئێمەش مەبەستمانە لەلایەنە ئەجندای قەزیەکە لەلایەنێکی قانونی بەحتەوە نەبینە بۆ سراعێکی سیاسی بینی ئۆپۆزیسیۆن و حیزبی دەسەڵات ئەوەی کە کاک بورهان و کاک نەوزاد ئاماژیان بێکرد لە ڕوونکردنەوەکانیانە من دیقەتم ما ینی ئەوان شەرعیەت یاخود یا شەرعیەت لە هەموو قەراراتێک و قوانینێک وەرەگرنەوە کە پێش بوونی ئۆپۆزیسیۆن هاتنی ئۆپۆزیسیۆن یاخود ئینتیقاز لەو شەرعیەتە ئەکەن ئێمە ئەوە جێڵین بۆ پەرلەمان کاری پەرلەمانتاران لەناو پەرلەمانە هەریکی و ئەجندای سیاسی خۆی جێبەجێ بکە بینە سەر دیوە قانونیەکە وەکو دۆسەیەک لە هەموو دنیادا ئەنواعی جەرائیم ڕۆدا لە هەموو وڵاتە پێشکەوتەکان و کۆمەلگا دیموکراتیەکانە ئەنواعی جەرائیم ڕۆدا لە بەردەم قەزیەکیان لە بەردەم کەیسەکەین تاوان لەسەر کراو خۆی سەر بەدەسەڵات بووە ئەو حقیقەتێکە هەموو کەسە ئیزانێ وایە ینی ئێمە لێرەیە با خەڵتی ئەوراق نەکەین بەڵام لە حیمایەی ئاساییشە ئەفونکە ئێمە سەر یەک دوو خاڵ هەیە مێ باسی کەم باسی مستەڵەحی مەتاتیەتە کاک بورهان لێرەیە لە منیش ئەقدەمترە لە محاماتە مستەڵەحی مەتاتیەت خۆمان باسمان کرد بەڵێ مەتاتیەتێکی تایە بەڵام کۆمەڵێک جەرائیم کۆمەڵێک تاوان استیغلالی وەزیفی ڕەشوە اختیلاس ئەمانەی کە بەشێک شەقێک لە جەریمەکە ڕەبتی بە کارمەندێکەوە هەیە لە ئیدارەیە لە سوڵتەیە بۆیە مەتاتیەتێک گیراوە بەلای منەوە ڕێی مشەڕعیشە بۆیە ئەو مەتاتیە تێراوە لە چوارچەوەی گەندەڵی ئیداریە چکە یەکێک باڵێن فعلێکی جورمیە بە دوو کەس ئەنجامەدرێ یەکێک بەرتیلەکەیە یەکێت عەڵتیەکەیە مقابلەکەیە بڕەپارەکەیە کەسێکی بالمقابل لە دەسەڵات هاوەرێ ئەگرێ یعنی ئەمە جەریمەیەکی ئەعتیادی نییە وەکو دوو فەردی ئەعتیادی جەریمەیەک ڕووبا ئەو مەتاتیەتە لە چوارچێوەی ئەوەیە کە خراوەتە ئەوەی گەندەڵی ئیداریەوە طبعاً ئەم دۆسەیە وەکو دۆسەی قولە ڕەیسی ئەگەر بێت و کرابێت چ بە بەرامبەر بێ یا ڕەنگە لە هەندێک لە قۆناغەکانیە جێبەجێکردن ئیجراعاتی مامەڵەکردنی ئەو بڕیارێک کە تەواو کرابێ ڕەنگە تەزویریشی دیارێ شەقی پێش گەندەڵی کاتژێڕی تەزویری ئەختامی دیارێ تەزویری سوڕەتقەیدی دیارێ کی ئەمانی کرد بێت نازانێ ناوم بۆ مەڵێ بەڵام کێن ئەمە دادگای لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە لە دوای تەواوکردنی لێکۆڵینەوە ئەگات بە ئەنجامی ئەم شتانە خاڵێکی ترمان هەیە لێرەیە بەڕێز لە دادوەرانی ناوچەی سلێمانی
ئێمە هەمومان با بە گومان نەبین لە دادگا با دادگا سەربەخۆیی هەبێ با دادگا ئیجراعاتی خۆی جێبەجێ بکە با دەستێوەردان لە دادگایە نەبێ باشە من ئۆپۆزیسیۆنم وەنیە یا کەسێکی بێلایەنم داوای چاکسازی و پاکسازی لە دەسەڵاتەکەم وەنیە دەڕێگەم بە هەچ کەسێک ناوی هات لە دۆسەیەەکە چیا بێ ستار بێ یادگار بێ بابێت با ئامادە بێت لە بەردەم دادگایە و بەراعەتی خۆی بسەلمێنێت بۆ ئێمە هەموو قەزیەک بیبینەوە بۆ ئەجندایەکی سیاسی لێرە مەجموعەیە بەڕێز پەرلەمانتاران سێ پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ ڕێزە ڕوونکردنەوەیەک و بەیاننامەیەکیان دەرکردووە یاداشتێک دەربارەی بارودۆخی ڕاگیراوان و زیندانیان لە هەرێمی کوردستان ئەوەی دیقەتم ماوە لەم ڕوونکردنەوەیە تەنها یەک خاڵی باسی ئەم دۆسەیەکە یەک خاڵەکانی ترەوە تا ساڵی 2010 ئەڵێ بەداخەوە خۆکوشتنی ڕاگیراوان یا زیندانی لە زیندانەکانی هەرێمی کوردستانە حاڵەتێکی نامە و ناوازە نییە وەگیان لە دەستدانی قایمقامی سلێمانی یەکەم حاڵەت نییە لە 2010 هەیە ئەی باشە لە 2010 هەیە بۆ چارەسەر نەکراوە با منەوە پرسیارەت لێ بکەم بۆ دەستگایەکی گەورەی دامەزراوەی وەکو ئاسایش تا ئێستا نەیتوانیوە ژیانی کەسێک کە پۆستێکی بڵێن باڵای حکومیشی هەبووە ئەمە وێ ڕای ئەوەی کە ئەم مەریوان ناوە کە لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێر کە نەڕەتی بە ئاسایشەوە هەیە ڕەتی بە محکەمەوە سەر بە وەزارەتی کار نەعفوم کە سەر بە وەزارەتی کارە مەقسەدم لێرەیە ئەم لیژنەیە لە 2002 بۆ ئێستا ئەم نەتیجەکەی خستە بەردەست بۆ بە دوواداچوونە بۆ نەکرد وەنیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ینی بۆ شتەکان کەڵەکە بێیان کەشتەکە ڕوو بە ئەنجاتۆیتە سەر کەناڵەکانی ڕاگەیان و زەختێکی ئەلامی و زەختێکی جەماوەری و زەختێکی لەسەر شەقام شتەکان خەڵتی ئەوراقەکەن من لەو باوەڕێیان مؤسسەی قەزایی لە هەرێمی کوردستانە یعنی ناتوان بەڵێم 100% بەڵام مؤسسەیەکمان هەیە ینی لە زۆربەی مؤسساتەکانی ترمان ئەتوانم بڵێم زۆر نەزیهە کەم و کوڕی لە هەموو شوێنەکە بێ گەندەڵی لە هەموو شوێنەکە بێ لە هەموو وڵاتانی دنیا لە ئیتالیا لە بەریتانیا لە سوید لە ئەمریکا سەرۆکی حکوومەت وەزیر دادوەر مؤسساتی حیزبی هەموو بێ دوای مەکاتیبی تحقیقی جنایی لە هەموو وڵاتانی دنیا هەیە ینی بۆ من لێریا پێ لەسەر نقطەیە داگرم باشە بۆ دەستگای ئاسایش لە قەزای تیرۆر و گرتنی تیرۆرستان و لەگەڵ بە هەماهنگی لەگەڵ دەستگا مخابراتی و معلوماتەکانی ترە بەدەیەها قەزای تیرۆرمان هەیە تلیاکمان هەیە ئەی بۆ لێ شەرعیەتی هەیە بۆ لێ کەس ئێمە ینی لێرەیە مەفهومی سەواب و عقابمان نییە ئاسایش لەبەرەوەی ئەم قەزیە لە ضمنی اختصاصی خۆیەتی بەپی ئەم یاسا مادەی حەوت لە قانونەکە تا ئێستا شەرعیەتیە بوو باشە گریمانە نیە هەموو شتەکان با بڵین گریمان کاکزانە بمایە ینی ئەم تو بەداخەوە تووشی ئەم ڕووداوە نەبووایە بە حەقی قانونی خۆی بە وجودی پارێزەرەکەی بەڕێز کاکستارە ئیفراج کرای لە عەدەم کیفایەت الئەدیلە بەپی مادەی 182 یاخود إطلاق صراح بكرة بكفاءة عفوا بعد صوصي لتحقيقه ياخذ للجنايات بصوش تاودو ياخذ برز كاكس عفوا خوالي خوشبو كاكزانا بحقي قانوني خوي يا إطلاق صراح بكرة إفراج بكرة لمرحلة تحقيق يا لإدانية ياخذ بهوي أو مركز قانوني كهيتي ما فرورة سروشي وحدة إدارية منيا بابلين بمفهوم سادكي خمان حاكمي شاريكا ما ديس يصوحوتيش قبولي كفالتك نظرا بو اعتباراتنا برشاوكني واعتبارات بمبلغي شي كفالتي زور بربوايا من دڵنیام بەڵێ ئەمە لەبەرەوەی کاتی میوانەکانیش نەخۆین ئەفم بکە دڵنیام ئەلێرەیە زۆربەی کەس ئەیانەوە چی ئەیانەوە ئەوە گەندەڵەکە بەردرا کاک بورهان گەر بە کورتی بۆی بێڵای کاکێوزان تاقیبێتم هەیە لە سەقسەکانی کاکچیا ببوورە وتی با کێشەکە بە سیاسی نەکرێ من بە سیاسیمان نەکردووە من کێشەیەکی قانونیە ئەسڵەن مداخلەی ئیجراعاتی ئەدیلی جینایی و تحقیق ناکەین لەبەرەوەی قانونان حەقمان نییە بە پێی مادەی 236
بۆ جەنابتم ڕوون کردو لە بیدایەتی بەرنامەکە بەڵام سەیرە لەلام خۆشی تەواوی مناقەشەکەی بە سیاسەتەوە برسەوە ئەڵێ هەر قانونێک پێشەوە پۆزیسیۆن دەرچوو ئینتیقاسی شەرعەتێکن ئێمە تۆ پرسیارێکی لە من کردو من واقعێکی قانونی بڕیاری ژمارەسی پەرلەمان و چیم بۆ شەرح کردووی پێویست بە هەندێک تعقیبات ناکە باسی مستەڵەحاتی مەتاتی ئەکات بۆ مکافعی گەندەڵی ئیداڵی ئەمە خراوەتە ڕوو مەتاتیت من باسی بڕگەی حوتەکە ناکەم کاکچیە لە قانونی ڕقم 4 لە قانونی ڕقم 5 کە یاسای دەستگای ئاسایشە من باسی بڕگەی 4 ئەەکەم لە مادەی سێکاڵێ پاراستنی ئابووری نیشتیمانی بەڵێ ئەمە مەتاتیە عادەی ئابووری نیشتیمانی لەکوێوە بۆ کوێی گرێتەوە جەناب باسی سربەخۆی دادگا ئەەکەیت و قەزەی کە نەبێتە ئەزیدی سیاسی من ئەرزی جەنابتم کردوتم بە پێی مادەی 9 دادگای لێکۆڵینەوە دادگایکی مەدەنیە ئەمنێنیەوە گەوەی نایبی ڕێز و زەراوتی و بەپێی مادەی سیویەک و بڕگای دوی مادەی سیوێشی قانونی مەجلیسی سوڵتەی قەزایی 23 2007 یعنی کەس قسەی لەسەر دادگا نەبوو کەس تا ئەم دقەی ڕقنی لەسەر دادگا نییە دادگا کۆمەڵێ دادوەری تیان سلێمانی ئێمە شانازیان پێوەکەین وەک ئەرزی جەنابیشتم کرد وجودی دادگایەک تەخسیس شتێ بە ناوی دادگای لێکۆڵینی و ئاسایش بەپێی مادەی 9 مادەی سیوەکە جایزە یارمەتی بە باسی ئەوە ئەکرێ مادەی 307 شمولی کەفالە دەکا ئێمە هەموو ئەو بڕیارانەی پێش ساڵی 91 دەرچوون لە هەرێمی کوردستانە کاری پێەکەین لە دوای 91ەوە ساحبی ئیداراتەوە کاری پێ ناکەین ئەگەر سێریکەی لە هەمشی مادەی 307 نووسراوە بەپێی بڕیاری ژمارە 160 لە تاریخی 5/2/83 ئیطلاقی سەراحی متهم لە مادەی 307 منع کراوە ناکرێ بە کەفالت ئیطلاق کرێ یا بێ ئیفراج کرێ لە مەرحەڵی تحقیقا بێتاوان بسەلمێنرێ یا لە مەرحەڵەی محاکەمەکردنیان بێتاوانێکی بسەلمێن بڵێ پێشەوەی بێمە لای تۆ دەڕۆمە لای کاکنەوزاد بۆی حەقی ئەویش نەخۆین شتەکە بەسەرە بێ بەڵام دەمەوێت ڕای تۆ لەسەر قسەکانی کاکچیاش بزانم کاکنەوزاد من پرسیارت لێ ناکەم چکە ئاگادارم شت زۆرە نووسیت بۆ ئەوەی کۆمنتەکانی خۆت بگەین وەڵام من دوو لەسەر قسێکی کاکستار و لەسەر ئەوەی کاکسیاش لەسەر قسێکی کاکستار کە ئەڵێ بڕیاری زیادکردنی سنووری گوندەکان لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کەس لاری لەمە نییە فعلا ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە و ئەنجومەنی وەزیرانیش حەقی خۆیەتی بڕیار دەربکە کێشەکە لێرە ئەوەی ئەو بڕیارە چۆن جێبەجێ کراوە بە چ میکانیزمێک جێبەجێ کراوە کەیسی گەندەڵیەکە لەسەر بڕیارەکە نییە بڕیارەکە بۆ دەرچووە لە ئەنجومەنی وەزیران کەیسەکە لەسەر ئەوەیە ئەو بڕیارە سنووری دەکان چۆن جێبەجێ کراوە ئەو سنووری دەیانە وەک یەک زیاد کراوە و بە چ میکانیزمێک زیاد کراوە و ئایا بۆ دەیەک کەم و بۆ دەیەک زۆر و لە بەرامبەر ئایا هیچ وەرگیراوە یان لەبەر خاتری هیچ کەسێک کراوە یا کەسێک دەستی هەبوو لەو زیادکردانەیە ئەوەش دەگەڕێتەوە بە مەرحەلەی تەحقیق و لیژنەکە و لە لێکۆڵینەوەیە بە دەربکەوێ چۆنە بەنسبەت قسێکی چیاوە کە ئەڵێ ئەجندای سیاسی بۆ دێتە ئەم باسەوە ئێمە لە کۆی سیستەمێکی سیاسی داین کۆی سیستەمە سیاسیەکە وای کردووە زۆربەی مناقەشەکانمان دێتەوە بۆ سەر سیاست ڕاستە ئەم بابەتە بابەتێکی یاساییە لە ڕووی یاساییەوە ئێمە لەمە دەکۆڵینەوانێ یا مەسەلەن دێنەوە سەر ئەوەی متمانە بۆچی ئەگەر کاکچیا دەڵێ ئەگەر مەسەلەن ڕەنگە بەری دەربکرا یا بە کەفالەت ببووە دانگودەوە گەندەڵەکەیان بەردا بۆ ئەم مستەمەعی ئێمە وای لێ هاتووە لە هەموو شتێک گومانی هەیە پرسیارەکە ئەمەیە بۆ ئەم کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە لە چاک و خراپ گومانی هەیە لە هەموو کەسێک گومانی هەیە بۆ ئێستا هێرشێکی زۆر هەیە لە ڕاگەیانەکان و لە خەڵکیشەوە بۆ سەر دادگاکان لە کاتێکا دادگاکان تەنها ئێستا تاکە شوێن هەیە کە دادگاکانن مافی خەڵکی لێوەردەگیرێتەوانێ کە بە تەچیت بێکەم و کوڕینین دادگاکان بەڵام دادوەری زۆر ئازا هەیە دادوەری زۆر شارەزا هەیە زۆر جەری هەیە زۆر ماندوون ئیشی زۆر باشەکەن لەگەڵ ئەوەشە هێرشێکی زۆر هەم لەلایەن کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەم لەلایەن خەڵقەوە دەکرێتە سەریان هەم فشارێکی زۆر گەورە لەسەر دادگەکان و دادوەرەکان هەیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە لەلایەن دەسەڵاتی یاسادانان و لە چۆنێتی دانانە لەلایەن دەسەڵاتی قەزایی خۆشیێوانێ لە چۆنێتی تەعینی حاکمەکانە کە هەموو ئەمانە جێگەی پرسیارن کە ئایا هەموو ئەمانە بە ئوسوڵێکی قانونی ڕێکوپێک دەڕوە یا ئایا دەسەڵاتی جێبەجێکردن لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگاکان باش ئەو بریانە جێبەجێەکە وەک خۆی جێبەجێەکە یا بەدەم بڕیارەکان و نانەوە بڕیارەکان مردار دەکاتەوانێ و دادگا بڕیار دەردەکات دادگا بڕیار جێبەجێ ناکات دەسەڵاتی جێبەجێکردن ئەو بڕیانانە جێبەجێ دەکات بۆیە ناچاری دێتەوە سەر ئەوە ئەو هۆکارش کە خەڵق سیقەی نەماوە کە خەڵق دڵنیایی نەماوە بە دەستگاکان و دەستگاکانی ئەم حکومەت و ئەمدام و دەستگایانە ئەوە هۆکارەکەی دەبێت لە دەسەڵات خۆی بستین و کاکستار
کۆمنتی تۆ لەسەر قسەکانی کاکچیا و ئایا پێ دوایە کە قەزا لە هەرێمی کوردستان سەر بەخۆیە بەنسبەتەوەی کە ئێمە لەم دەفەرەی خۆمانە کە کاری پارێزەرەتیەکەین تا ڕادەیەکی زۆر باش سربەخۆی خۆی پاراستووە تا ڕادەیەکی زۆر باش دادوەری لێهاتوو جەریئەمان هەیە کە گەر ئێمە بە تەحدیدی لەسەر ئەم کەیسە قسە بە تایبەتیش لەسەر ئەم کەیسە ئەو دادوەری کە لێکۆڵینەوەی ئاسایشەکە یەکێکە هەر لەو دادوەرانی کە سەر بە ئیستێنافی مەنطقەی سلێمانیە بە شێوەیەکی زۆر ئوسوڵی و قانونی ئیجراتی کەواتە بۆ خێزانەکەی سکاڵای لەسەر تۆمارەکەن ئەوە مۆزوعەکە پەیوەندی بە شخصی خۆیەوە هەیە ئەتوانن ئەو پرسیارە لە خۆی بکەن بەڵام تۆ پارێزەری ئەو خێزانی من پارێزەری خاڵی خۆش بووم و لەگەڵیا بووم لە دۆسیەکەیە خۆشان نەزانن کە هەر کەسێک وەفاتەکە ئەو وەکالەتەش لەگەڵ یا سقوتەکە بەڵام بۆ ئەوەی کە معلوماتم لەسەر کەیسەکە هەیە کە بانگێشتان کردوم بەڵام تا ئێستا وەکو پارێزەر نەبوومەتە پارێزەری ڕسمی خێزانی خاڵی خۆش بوو لەبەرەوە دۆسیەکان ئێمە کە باسی ئەو دۆسیەکەین لایەنە قانونیەکانی تیا کراوە چونکە ئەگەر خڕۆقاتێکی قانونی تیا بکرایە دڵنیا من لەوەی کە من بێدەنگ نابووم دەی و هەموو قەرارێکیش قابلی تاعنە هەموو قەرارێکیش کە دادوەردەریەکە ئەتوانی تەمیزی کەیتەوە بەزێمە لەبەرەوەی لە مەرحەلەی تاحقیقا بووین و ئەمەلمان بە مۆزوعەکە بوو بۆیە بەنامان بۆ تەمیز نەبردو ئەمەلمان بە قەزیەکە لەسەر قسەکانی کاکچیا بەنسبەت واقعی ئەو بریارانەی کە دەرچووە لە پەرلەمانەوە تەبان ئێمە ئەگەر باسی سەروەری یا سەوباسی قانون بکەین ئەبێ بە هەموو شێوەکان بڵێن قوبوڵمانە هەر بڕیارێک دەرەچێ ئەنجا بە زۆرینە دەرەچێ بە معارەزە ئایا بایکۆتیەکە بە هەر شێوەکە ئەبێتە ئەمری واقع و لە وەقای ئاپڵاوە بێت و ئێمە قانونین ملکەتی ئەو بڕیارانین کە دەرەچێ بەڵام ئەکرێ بڵین لە دوای ئەوەی کە ئەو قانونانی تی ئەپەڕێنرێ لە پەرلەمانە ئایا پەرلەمان تاران چ پرۆژەیەکیان تەقدیم کردووە بۆ ئەوەی کەوا ئەوەی بەسەرەوانە تێپەڕێنراوە ئایا چ کارێکیان کردووە و بە نیازی چین چکە دەکرێت جارێکی تر ئەوە مناقەشەی لەسەر بکرێتەوە لە پەرلەمانە بەڵێ کاک بورهان دادوەرانی دادگای هێڵچوونەوەی ناوچەی سلێمانی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پاراستنی گیانی قایمقام یاخود سەلامەتی گیانی قایمقام لە ئەستۆی ئاسایشدا بۆ چونکە لەوێ دەست بەسەر بوو بەڵێ ڕاستە من پێشتر بووم جەنابتم ڕوون کردەوە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی دادگایکی مەدەنیە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش اختصاصی خۆشی بینیوە بەپێی ئەو قانونی ژمارە 2011 و ئاسایشیش بەپێی هەمان یاسا اختصاصی خۆی بووە مکافحەی گەندەڵی ئیداری و مالی ئەمە بەو شێوەیە نیە ئەوترێت ئەمە ئیشی ئاسایش نییە ئەمە ئیشی ئەوە نییە قانونێکە دەرچووە کاکستەر تەواو ڕاستەکە لە 22 ئایاری 2011 واجب تەنفیزە بەڵێ بەنسبەت ئەوەی ئەمە چی دەرس و عیبرەتی فێری ئێماکە ئێمە حالیەن خەریکی وین بیکەین بە یاسای وەزارەتی ئەمنی نیشتیمانی لەبەر ئەوەی ئەم خۆتان نەزان لە ڕێئاسەی وزەرا بەرەو خوارد لەژێر ڕقابە و مساعلە و ئیستیجوابی پەرلەمان ئەبە پێی مادی 56 ساڵی 2011 تاوەکو ئەمە بگەڕێنەوە خازاع بێ بۆ سەلاحیەتی ڕقابی پەرلەمان نەسی پرسیارەکەی جەنابیش ببوورە مەبەستم ئەوە بوو لەم مەسلەیە دادوەرانی دادگای هێڵچوونەوە دەڵێن کە ئاسایش بەرپرسیارە لە گیانی بڵێ من ئەوە ئەبێت ئێمە چاوەڕێی تەقریری لیژنەکانی لێکۆڵینەوە بکەین چاوەڕێی تەقریری ئەدیلەی جینایی بکەین لەسەر ئەو خنکاندنە بزانین چی تەڕەفێ قسەکانی ڕاستە طبعاً ئەو وەکو باسکرا لە تەلەڤیزۆنە تەنەکەیەک و حەپلێکی وایر مەوجودە ئەبێ ئەو تەنەکە و حەپلی وایرت چەند جارێک تەجروبەی لەسەر کرێ ئایا ئەتوانێت تەنەکەکەش و حەپلەکەش ئەو جسمە تەحملەکە چەند تاقیکردنەوەی لەسەر ئەو شوێنە بکرێ و ئەو وەختە ئەدیلەی جینایی دوای فەحسەکانی تۆ عەدلیش ئەگات تحقیق لە کوردستاندا هێندە پێشکەوتووە بتوانێت ئەو تەجروبانە بکە ئەگەر وی بمانگەێنێ بە ئەنجامێک ئەو تەجروبانە تەجروبەی قورس نییە ینی چەند تەجروبەیەک لە هەرێمی کوردستانە ناکرێەوە ئێستا مدیریتێکی گەورە لە مەعسکەر سەلام لە ڕاپەڕین دروست دەکەن بۆ ئەدیلەی جینایی هێشتا تەواو نەبووە بەڵێ نوقسانیمان هەیە لە ڕووی مەجموعەی ئەجیزەوە لە ڕووی فەحسی سمومەوە نوقسانیمان هەیە ئەجیزەی کەشفی کەزەب نوقسانیمان هەیە DNA نوقسانیمان هەیە نەگەیشتەوە بەڕاستی مە خەمساردی حکوومەت بۆ پێشترکا بۆ ئەم ئەجیزانە دابین کرێ بەڵام بۆ ئەوەی ئاسایش چەندێت تۆمەتبارە یا تاوانبارە ئەبێ ئەو تەقریری لیژنەی لێکۆڵینەوە و تەقریری ئەدیلەی جینایی و تۆ عەدلی یەکلایی کاتەوە خۆی کوشتووە خۆی خنکانوە یا کوژراوە کە ئەوەی یەکلایی بوو ئەگەیتە هەنێ نەتیجە لە هەموو حاڵەتەکانە بە بڕوای من ئەگەر یەکلایی بێتەوە خۆشی ئەو خاڵێ خۆش و خۆی خنکانوە ئەو وەختە ئەوانەی
ئەو زابتی مشریف بووە بەسەر تحقیقکردن لە کەیسی خالی خۆش بوو لەگەڵ زابتی خەفەرە ئەوانی کە لە لای ئەو بوون ڕاستە ڕێزیان لێگرتووە سەلاجە و تەلەڤیزیۆنیان بۆ داناوە ئەوایە هەر لە ڕێزیەوەشە بە ناوی مرافقەوە دوو حرەسیان بۆ دابنایە لەبەرەوەی وەسائلی خۆکوشتنی لەبەردەسا بووە لەبەر ئەوە پێویستە بردننی کە سوکارەکەی لە ئانووساتی یان لە دەستدانیەوە وتیان بڵین تەرمەکە ئەبین بۆ تۆبعادلی بەغا بەڵام دواتر لەم بڕیارە پاشگەز بوونەوە چونکە سەرۆک کۆماری عێراق کە قسەکردن لەسەر و مەسلەی شتێکی ترە کە ئەو تا چەند وەکو سەرۆک کۆمار دەتوانێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بێن ئەمە مەسلەیەکی ترە دەتوانێت ئەم کەیسەیەک لا بکاتەوە ئایا نەبردنی بۆ تۆبعادلی بەغات بڵین لە ڕووی قانونیەوە کێشە بۆ کەیسە دروست دەکات گەر بە کورتی وەڵامم بێت خێزان و بنەماڵی ئەو خالی خۆش بووە پەیوەندی بە خۆیانەوە هەیە نێرن بۆ شوێ بۆ فەحەسکردن هەتا من کاکستار قسەشمان لەو بارەوە کردو ئەشەوی یان دەزانی و مکالمەی تاڵەبانی بە حکمی ئەوە بووە کە یەکێکە لە ئەفرادی حیزبەکەی ئەو پەیوەندی بە بنەماڵی خۆی هەیە بۆ من نییە تەداخلی تیاکە بەس قسەی پێشوم بۆ تەواو نەکردی ئەوەیە لە هەموو حاڵەتەکانە ڕەنگە بە ئیهمال و تەقسیر پێویست بوو وەکو ئەو ئەجیزانە ئەخەنە بەردەسی ئەگەر تەقریری تۆبی ئەگەر یەکلای کردو خۆی خەنکانوە ئەگەر ئەدیلەی جینایی یەکلای کردو ئەو وەختە ئەو زابطەی مشریف بوو لە سجنا بەسەریەوە بە تحقیق یا بە خەفەر ئەوە پێویستە بە ئیهمال و تەقسیر ئەو ئەفسەرە بیرێ بە دادگا لەبەر ئەوەی کە وەسایلی خۆکوشتنی لەبەردەسایە ئەبوایە بە ناوی پاسەوانیەوە بە ناوی مرافقی و دوو کەس ئاگایان لێ بووایە لەبەرەوە بەو بە پێی مادەی 340 لە یاسای 111 ساڵ 1969 ئەچێتە بابی زەرەرگەیانین بە مەسلحەتی ئەو جیتاتەی کە ئەفسەری ئاسایش ئیشەکە لەلای و کە بەهۆیەوە ئەو کەسە گیانی لەدەستدا. بەڵێ دەست خۆش بینەرانی عزیز دوای پشوویەک بە پرسیار و وەڵامی تەواوی میوانەکانم بەردەوامە بین لەگەڵتان.